کاکە ئەم وڵاتە یەک پارچە معاناتە جارێکی تر کە لە زلێکی ترمان بۆ مێنە نە وڵاتە بکاتەوە بە قوڕا بە قسەی بیری قەدار با نەخەڵەتین سەیری کردارکەین سەیری ڕەوشتی ئەو خەڵکەکەین زای ڕاستی کردووە ئەم شەرمەش با بشکێنین ماوەسانی بەڕێز زۆر تەبیعیە کاکە وەرە دەنگمان بەرێ کۆمەڵی ئیسلامی چی هەیە شەرمی لێ بکە چی هەیە شەرمی لێ بکە بە خەڵک بڵێ دەنگم بێرێ هەڵوێستەکانمان هەموو جێشانازی نییە کام وەزیرەی ئێمە چوو لە وەزارەتەکەی پارەی دزی و قەسر و بینا و vێلای بۆ خۆی دروست کرد یا وەزیرەکانی ئێمە بە کرێچێتی چوونە ناو وەزارەتەوە بە کرێچێتی هاتنە دەرەوە ئەی بۆ ئەمە باز نەکەین ئەو سەدان ملیۆن دینار و ملیار دینارەی لەم حکومەتا هەبوو کام لە نەرەکانی ئێمە پەلاماریا و بیبا بە خۆی و گەندەڵی بکا و بۆ ناتوانن حرفێک لەسەر ئەوانەی ئێمە کە لە حکومەتا بوون بیهێنە پێشەوە بڵێن ئەوە گەندەڵێکەوەی و کەشفیکەن و بیکەنە سەر شاشەکانی تەلەڤیزۆن بۆ ناتوانن تۆ سەرت بەرزە کۆمەڵی ئیسلامی ئەگەر حیزبی سیاسەتکردن وایە وەکو خەڵک گەڵێ کاکە ئێمە سیاسەت دەکەین چی مەسلحەتی خۆمان و ئەندامەکانمان بێ ئەواکەین ئێمە وا ناڵێن ئێماڵێن چی مەسلحەتی چی لەسەر مەبادیئە ئیسلامەکەی ئێمە لەگەڵ ئەوە یەکەگرێتەوە دژایەتی ناکا پارێزگاری لەواکەین دیفاع لەواکەین ئەگەر بەرژەوەندی خۆمان و ئەندامەکانیشمان کەوت بێتە خەتەرەوە